لە کاتێکدا کە ئەمە قسە و باسی زۆری لەبارەوە دەکرێت لە ماوەکانی ڕەودا ئێستا تۆزێک بەرەو کاربوونەوە چووە بۆچی پێتان وایە وشەیەکی دروستە بۆ خۆی جەوی تەرفیهی جەوێکی یعنی ئەتیادیە کاتێکی ئینسانە چێتە ناو برادەری تازە و بەڵام لە نەتیجەی لە دەرەنجامی ئەخیریا وای لات وەکو سوکایەتی بەکاردەهێنرا بەڵام لە بیدایەتەکان ڕەنگ بی مەثەلەن هەر لە مەسەلەی گۆڕینی جەوێکی تازە و تەرفیه و دۆست و عەزیز و خوشی یعنی قناعەتم وایە ئەو بابەتانە ئەگەر بێت بە شێوازێکی خراپ بەکار نەهێنرێن بەشێکن لە کولتوری هەر شارستانێتی هەر وڵاتە چوو بەڵام حتمەن دەبیشتیش جوانیش بن مثلا جاران کە دانگوت قاس کە قاس طبیعەتێکی هەیە کە ئەتو دەیبێ جێیەکی فەقیری بەردەوام چاوە ئەجێڕی ها ئەگەر بێت و بێت جێیەکی تازە تقریبا جۆرێک لە خاڵی هاوبەشەیە لە مابینی قاز و لە مابینی ئەو تەڵەبەی یاخود ئەو ئینسانی کە دەستە منطقەی دیکە ئێستا شوێنێکی دیکە تازە بەڵام وەکو باسم کرد شتەکان لەبەر بە نەشرینی بەکاردەهێنرا خوای پەروەردگار موفق وکە ئینشاءالله هیوادارم یعنی توانی بیتمان وەکو پێویست شتێکمان کردبی کە ئەگەر یەک نەفەریش بی ئیستیفادە لێ بکا بتوانی ژیانی خۆی لەژێر ڕۆشنای ئەو قسانەی کە لۆمان کردە و نەسەحەت و ئامۆژگاریانی کە لۆمان کردە بتوانی دای بڕێژیش